کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەرێم بۆ هەڵبژاردن و ڕاپرسی پەنای بردووەتە بەر مزگەوت و مامۆسایانی ئاینی بۆ ئەوەی هاوڵاتیان هەن بدەن بڕۆن بۆ نوێکردنەوە و دڵنیابوون لە ناوەکانیان و بەشداریکردنیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان. کۆمسیۆن دەیەوێت جگەلەوەی دەنگدان مافێکی یاسایی هەر تاکێکی کۆمەلگایە پشت بە بۆ چوونە ئاینیەکان ببەستێت بۆ بەشداری پێکردنی هاوڵاتیان بۆ هەڵبژاردنەکان. بەڕێوەبەری ئۆفیسی سلێمانی کۆمسیۆنی هەرێم دەڵێت مامۆستایانی ئاینی پێگەیەکی بەهێز و تایبەتیان بۆ هوشیارکردنەوەی هاوڵاتیان لە ڕێگەی مینبەر و مزگەوتەکانەوە هەیە. مامۆسایانی ئاینی چینێکی زۆر گرنگن لە کۆمەڵگەی کوردستانیا کە کۆمەڵگەیەکی هەڵگری دینی ئیسلامی پیرۆزە و ئەم بەڕێزانە بەدڵنیایەوە هەمیشە لە پەیوەندی و لە کۆنتاکتێکی بەردەوامان دەگەڵ هاونیشتیمانانە لە سەرجەم ئاست و چین و توێژەکانیانە بۆیە ئەمان ڕۆڵێکی زۆر گرنگ ئەبینن لەوە شارکردنەوە هەم بۆ قۆناغی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران هەم بۆ ئەوەی کە هاوکارمان بن لەوەی کە دۆخێک و مەناخێکی زۆر تەندروست و ئارام و کەشێکی ئارامان بۆ دروست لە کاتی بانگەشەی هەڵبژارنەوە بتوانین ڕۆژێکی هەڵبژارنی بێکێشە و بێگرفت بەڕێوەبەرین. زانایانی ئاینی و مزگەوت کە هەمیشە ڕۆڵیان لە پرسە گرنگ و چارەنووسازەکان هەیە و زۆر جاریش دەکەونە بەر تۆمەت و ناوزڕاندنی بێبنەمای دەسەڵاتدارانی هەرێم دید و تێڕوانینیان بۆ هەڵبژاردن ڕوونە و باوەڕیان وایە ئەم دۆخەنە لەبارەی دەسەڵاتدارانی هەرێم لە ماوەی ڕابردوودا بۆ خەڵکیان هێناوەتە ئاراوە تەنها بە هەڵبژاردن دەگۆڕێت و بەشداری نەکردن لە پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان واتە ڕازیبوون بەو دۆخە نادادگەری و ستەمکاریەی لە ئارادایە. من خۆم پێم وایە وەکو لایەنە شەرعیەکەی دەنگدان مافێکی سەرەتایی خەڵکە ئەتوانێت ممارەسەی ئەم مافە بکە ئەتوانێت ممارەسەی نەکە بەڵام لە وەزعێکی ئاوا کە تەزویر و ساختەچێتی و ساختەکاری هاتۆتە ئاراوە زوڵم هاتۆتە ئاراوە من پێم وایە لەو بابەیانە ڕەنگە واجب بێ خەڵک بڕوا بۆ دەفعی ئەو منکەرە بۆ کەمکردنەوەی نیسبەتی ئەو منکەرەوە ئەو دەستەی کە نایەتە ژێرباری میلەت و نایەتە ژێرباری عەدالەت پێم وایە لەو لایەنەوە خەڵک لەسەری واجبە بڕوا دەنگدا و ئەو نیسبەتە کەم کاتەوە. نەکردن واتە لێگەڕانی ئەو دۆخە وەمانەوەی ئەو دۆخەوەکو خۆی چۆڵکردنی مەدان بۆ خەڵکانێک کە ناشایستە و نائەهلن بۆ ئەو شوێنە یعنی ڕێگەدان بۆی کە زوڵم و ستەم لە وڵاتەیە بەردەوام بێ نائەدالەتی بەرقەرار بێ یعنی لای کەمی تۆ هەوڵت نەداوە بۆ گۆڕانکاری لای کەمی ئەگەر تۆ بەشداری نەکەی لە پرۆسەی هەڵبژاردن یعنی تۆ ڕازیت ئەو ژیان ئاوا بۆ خۆی لێ بگەڕێ هەر کەسێ حەزی لێ بێ چۆن ویسی لێ بێ خەڵک ئاوا بەرێ بڕێوە بەڵام کاتێک کە تۆ بەشداریەکەی یعنی من ئیرادەم هەیە یعنی من نەوێن گۆڕانکاری بکەم یعنی من نەوێن خەڵکی نوێ بێتە ئاراوە. جگە لە خۆسەپاندن و قۆڕخکاریەکانی دەسەڵات لە ماوەی ڕابردوودا ساختەکاری و دزینی دەنگ لە هەڵبژاردنەکەی 12 ئایار بە تەواوی هاوڵاتیانی لە گۆڕینی ئەو دەسەڵات و ئەو دەموچاوانە بێهیوا کرد کە خۆشگوزەرانیان بۆ خۆیان و حیزبەکانیان هێناوەتە دی و قەیران و نامەتیشیان بۆ خەڵکی هەر بۆیە کۆمسیۆن پشت بە مامۆستایانی ئاینی دەبەستێت بۆ بەخشینەوەی هیوای گۆڕانکاری لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.